تاڵم وڵاتی ئیمارات بۆ پاسپۆرتی عراقی هەریانی واتە نەشنەڵاتی عراقی ڕانەگرتووە بۆ ئێرانیە بۆ پاکستانیە بۆ سووریە بۆ لوبنانیە و چەندەها دەوڵەتی کە ڕایگرتووە. وڵاتی ئیمارات خۆتانزان وڵاتێکی زیاتر تیجاریەوە بەڵە شوێنێکی سیاحی زۆر باشیشی هەیە. ساڵانە ئەم وڵاتە بەسەر ئەو ڤیزانەیە دەچێتەوە کە ئەم وڵاتە دایەتی بە خەڵک ئەجا بۆی بزان ئەم ڤیزانە ئەوانەی کە بە ڕێک و پێک و دروست بەکاریان هێناوە لە وڵاتە چونەتە دەرەوە یان نەچونەتە دەرەوە. یەکێک لەو کۆمپانیا سەرەکیانەی کە لە وڵاتی ئیمارات پێدانی ڤیزە ئەدا بۆ هاوڵاتیانی دەرەوەی ئیمارات کۆمپانیای داناتایەکێکە لەو کۆمپانیانەی کە ساڵانە چەندەها ڤیزە چەندەها هەزار ڤیزە دەرەکرێەوە وەرەگرێت لە وڵاتی ئیماراتەوە و ئەیدا بە خەڵک. عێراقیش یەکێکە لە وڵاتانەیە کە ئەیداتێ ئەم ڤیزانە وەکو خۆتانەزان لەسەری نووسراوە پێش تەواوبوونی ماوەکەت کار لەکەین کە وڵاتەکە بەجێبێڵی بۆ ئەوەی جاری دووەم و سێم بتوانی سەردانی ئەم وڵاتەکەیتەوە. وڵاتی ئیمارات کە زانی چەندەها ڤیزەی هەیە ئۆڤەرستەی هەیە لە وڵاتیانی واتە لە کاتی خۆی زیاتر ماوەتە لە مانگە زیاتر ماوەتەوە هەستا بە پێداچوونەوە بەم ڤیزانەی کە دایەتی بۆ خەڵکانە کە ڤیزەکانیشان بەسەر چووە و ماونەتەوە لە وڵاتە ئەم ڤیزانیان نەگۆڕێەوە بۆ ڤیزەی تیجاریان ڤیزەی یان ئیقامە و ماونەتەوە لە وڵاتە ئەوەی لە ڕێ ئەمە پاکتایە کات و زۆربەی زۆری ئەو کەسانێک کە لە وڵاتیان بڕۆنە دەرەوە دووەمینیشان ڕێگەی ڤیزەی نەگرتووە بۆ خێزان وەکو باستا کرد ئەمانەی کە ئەتوانن کە لە ڕێی خێزانەوە تەقدیمی بکەن وەکو سیاحیەک ئەتوانن سەردانی ئەو وڵاتە بکەن بە مەرجی ئەو کەسێک کە لەگەڵ خێزانە پێشکەشی ڤیزەکەکە ئەبێ هەمویان بێکەوە سەفەرکەن واتە ئەگەر بەجیا ڤیزەکە بێوێت سەفەرکات ناڵن هەر لە ڕێ فڕۆکەخانەکانەوە ناڵن چکە کتابیان نردووە بۆ فڕۆکەخانەکانی ناو عێراق و لە ڕێی شەریکاتیشەوە پەیوەندیان کردووە ئەوانی کە ڕئیسین کە کەس نەتوانێت بە سنگڵی سەفەرکات ئیدانە بێت لە ڕێ خێزانەوە بێت. باشە کاک ئەتا ئێمە وەکو کورسانیشی زانیاریەکمان لا نیە سەبارەت بۆی کە هەتاکەی ئەم بڕیارە بەردەوامی دەبێت. ئیمارات هیچ شتێکی لەسەر ئەم بابەتە نەوتوان بڕیارە تاکەی بەردەوامە بێ؟ بەڵێ ئەم بڕیارە لە 12 ئەمانگەوە دەرچوو لە ڕۆژی 13 مانگەکەتە جێبەجێکردنەوە ئەوانەی کە ڤیزەکانیان تەقدیم کرا بوو زۆربەی زۆری بەڕێجەکەت هاتوۆتەوە و تا ئێستا کاتێکی دیاریکراوی دانەناوە بەڵام ئەوانەی کە خۆشبەختانە پێش ئەم فترە پێش ئەم بەروارە ڤیزیان هەبوو ئەتوانن سەفەرەکانیان بکەن بەڵام لەمۆلا ئەو ڤیزانێک کە لەسەری نووسراوە لە ڕێی فامیلیەوە ئەکرێ واتە لە ڕێی خێزانەوە جا ئەو کەسە لەگەڵ خێزانەکەیەتی و لەگەڵ مناڵەکانەتی یان ئەو کەسانێک کە لەگەڵ دایک و باوکیانە ئەبێ سەفەرەکانیان بەو شێوە بێ کە ڤیزەکە وەرگیراوە واتە ئەگەر بە سنگڵی سەفەرکەن لێرەوە ناون سەفەرکەن و بلیتەکانشان ئەسووتێ لەگەڵ. کاک ئەتاواتە هەر کەسێکی سنگڵ لە هەر کات و لە هەر شوێنێک بێت یعنی بەسم لە وڵاتانی کە دیاری کراوە ناتوان ئیتر داوای پێدانی داوای ڤیزە بکەن بۆی بچنە ئەو وڵاتە یاخود هیچ کاری لەسەر ئەو نەکردبوون هیچ ناڕێکارەکان قورستر بکە. بەڵێ لە ئێستادا بڕیارەکەی وڵاتی ئیمارات ئاوایە کە کەس ناتوانێت حتا ڕەتی نییە بە تەمەنی شۆجاران ئەگەرمانتۆ ئەم تەمانە فەرقیان هەیە جیاوازیان ئەم تەمەنە گەنجترێکم تەمەنێکە سەرویسی ساڵ و 35 ساڵەوێ نەخێر تەنانەت ڤیزەمان تەقدیم کردو 35 ساڵە بە سنگڵی عینەشە ڕیجەکتی بۆ هاتوێتەوە. ئەمە حتمما ئەو وڵاتە ڕێکارێکی یاسایی خۆیەتی ئیگرێتە بەر بۆ پاکتاوکردنەوەی ئەو وڵاتە لەو کەسانی کە بەبێ یاسایی ماونەتەوە لەوێ لە ڕێڤیسیە کۆچون ماونەتەوە لەوێ و احتیمالیشە ڕێکاری کە بێت کە ئەو وڵاتە خۆی بڕیارایە لەسەر ئەمە چکە ئێمە ئەوەی کە ئەپرسین تەنها ئەڵێن لە دایرەی هیجرە و جوازاتەوە واتە لە دایرەی ئیمیگریشنەوە ئێمە بۆمان هاتوو تەنها کارەکە ڕێکارێکی یاسایی و سکیوریتیە بۆ ئەو وڵاتە. باشە ئیمارات خۆی هیچ شتێکی باس کردو لەسەر ئەمە کاگاتار چەند خۆت باسی کۆمەڵێک کۆکارت کرد وتە دراگرتنی ڤیزا لە بەرەم هۆکارانە بەس خودی خۆی وەکو ئیمارات هیچ شتێکی بڵاو نەکردو تۆ هیچ ڕوونکردنەوەیکی ناوە لەسەر ئەمە؟ نەخێر ئێمە حتا لە شوێنە ڕسمانێکە لە عێراقا کارەکەم بۆ نمونە هێڵی ئاسمانی فلای دوبەی هەیە لە سلێمانی و لە هەولێر لە بەغداد هێڵی ئیماراتی هەیە ئەوانش تەنها لە ڕێی مدیری محەتەکانیانەوە پێیان وتراوە کە ئەم حاڵەتە ئیستیسناییە و حاڵەتێکە کە ینی بە کتابی ڕسمی نەهاتووە بۆیان کە پێیان بڵێن لەبەر ئەم هۆکارانەیە تەنهاڵێن مەسەلە سکیوریتیە بەڵام لە ڕێی فڕۆکەخانەکانەوە تەرەفی مقابل کە محەتەکانەکە لەوێ محەتەی وەرگرتنی ئەو گەشتیارانێکە لێرە ئەڕن بۆ نمونە محەتەی عێراقی محەتەی فلای دوبەیە تویان ئەو گەشتیارانێک کە ڤیزەکانیان لە ڕێی فامیلیەوە ئیلانەبێت بە فامیلی سەفەرکەن ئەجینا بە سنگڵی بێن لێرەش دەرباز بن لێوێ ناڵن داخل بن و ئەیان گەڕێنەوە. باشە کاک ئەتا هیچ ئامارێکت لە بۆی کە ئیمارات ساڵانە چەندێک ڤیزەی داوە بە هاوڵاتی سنگڵ یاخود بە خێزانی عراقی؟
بەڵێ وەکو ئامار وەکو ئەرزم کردی لە بیدایەتی چاپێکردنەکە ساڵانە چەندەها هەزارەها چەند ڤیزە هەیە کە ئەیدا نەگەر بە ئێمە بە عێراقی بە ئێرانی بە وڵاتەکانی کەش وەکو خۆت ئەزانی زۆربەی زۆری ئەو کەسانی لە ئێمە بە تایبەتی لە کاتی ئەو مۆسیمانایی کە گەشتیار ئەچێت بۆ شوێنی گەرمەکان ڕوەکەنە وڵاتی دووبەی و زۆربەی کات ئیستار زۆربەی زۆری بازاری سارهێنان و سارە بدن کە بازارێکە لە دووبەی دەستی پێکردو چەندەها کەسمانەیە کە ئیش لەسەر ئەوانە دەکەن وڵاتی دووبەیان کردوتە مەبەست یعنی واتە تەسەوڕەکەم ساڵانە زیاد لە سەدەها هەزار ڤیزە بیرێ بە وڵاتی عێراق بۆ پاسپۆرتی عێراقی. باشە کاکە تا مانگانە چەندێک ینی گەشتەکرێ بۆ ئیمارات؟ مانگانە لە سلێمانیەوە هەفتانەی 5 ڕەحلەمان هەیە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە واتە ئەگەر مانگانەکە حساب بکەین مانگانە 20 گەشتی تایبەتمان هەیە لە سلێمانیەوە بۆ وڵاتی دووبەی بۆ ئیمارات. باش کاک ئەتا بڕیارێکی لەم شێوەی ئیمارات چەندێک کاریگەری لەسەر گەشتکردن دەبێت بۆ هەم بۆ ئێوەکو و شەریکات هەم بۆ وڵاتەش خۆی. بەڵێ وەکو خۆتان نەزانن من ئەرزم کردی ئیسا گەورەترین بازاری گەرمی کە لە دووبەیە هەیە بازاری سیارە و پێشانگەکانی ئێرە کە زۆربەی زۆری پێشانگەکانی ئاتیمادێکی گەورە ئەکەن بە ئەوەی کە ئستۆلی سیارەکان لە ئەمریکاوێتێتە دووبەی لێەوە کوالیتی خۆی و چاکنەوەی سیارەکانی بۆکەن ئێرەمە تەسیرێکی زۆری ئەبێت لەسەر بازاری ئابووری و لەسەر زۆربەی نووسینگەکان چکە ئیستا تا زۆربەی زۆری ڤیزەکان کە تەقدیمەکەین بە ڕیجەکە دێتەوە ئەمەوە دەکات کە ئەم فترێ ئێمە دووبارە بچینەوە حاڵەتێک کە لە ئیشکردن بۆچینەوە دیسانە تووشی کێشی ئەومانەکاتەوە دیسانەوە ڤیزەکان کەیێتەوە بە ڕێجەکە دێتەوە و خەڵکی پێشی ناخۆشە و کە پێشی ئەڵێڵی کاکەمە بڕیارێکە لە وڵاتە تەقدیمی کردووە خۆی ئەم بڕیاری دەکردووە بەڵام هەراڵێت تۆ بۆم تەقدیم کە و کاتێکی شکە بۆیێت و زەرەری پارەکەشیەکە هەر پێی ناخۆشە بۆیە هیوادارم ئەم بڕیارە زۆر نەخایەنێت چکە تەنها شوێن ئیستاکە لە دوای سینەوە تاجرەکان ڕووی تێ بکەن وڵاتی دووبەیە کە نزیکترین شوێنە بە ئێمەی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی بۆ بازرگانی کردن. باشە کاک ئەتا ئێوەکو کۆمپانیا گەشتارەکان چەندێک لە ڕووی مادی و زیانمەند دەبن ڕێژەکەی زۆر دەبێت لە دۆخێکی ئاواهەیە؟ بەڵێ تاڵان وەکو خۆتە زای من ئەس دەکەم ماگانەکە ئێمە 20 ڕحلەمانەیە بۆ ئەوێ ینی ئەمە بێتە زەرێکی زۆر بۆ کۆمپانیەکان و زۆربەی زۆری ئەو خەڵکانش کە ڕوەکەنە دووبێچکەی سار کاتی موسمی سیاحەنیەکە بە فامیلی بڕۆن یان لە ڕێ خێزانیەوە بڕۆن زیاتر ئەو هاوڵات هێزگورتیانن کە خاوەنی کار و کاسبەکانیان لەسەر ئەوێ بۆ نمونە خاوەنی پێشنگاکانی سیاریان ئەوانی تیجارەتی جلوبەرگ و بازشتێکی کاکەن لە دووبەیە ئەمانە ئەبێتە هۆی زەرێ بۆ ئەوانیش و بۆ ئێمەش و دەبێت دووبارە زەرێ وەکو خۆشتان نەزانانی ئێمە وڵاتی تووشیاشە لەسەرمان داخراوە کە تۆزێ ئەمانە زیاترە بنە ئاستەنگ و دابەزانی ئیکۆنۆمی و بازاری کوردستان بەگشتی و شاری سلێمانیش. باشە کاک ئەتا بەگشتی ئاستی گەشتکردن گەشتی حتمما مەبەستم هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش سلێمانیە ئاستەکە چۆنە بە چ شێوازێکە؟ بە پێوەستە و بە پێی ئەو باری ئابووری کە ئیستا دەیبینی ئێمە زۆربەی شوێنەکان کە گەشتیان ڕووی تێدەکات وڵاتی لوبنانە وڵاتی ئێرانە دووبەیش یەکێ بوو لە وڵاتانێک کە داخوازێکی زۆری لەسەر بوو هەم لەلایەن گەشتیارانەوە کە لە کاتی مۆسیمی گەشتەکانە هەم بۆ تیجارەت ئەمانە هەمووی وا دەکات ئەگەر تۆ ئەو شوێنە لێداخێت و ئەو شوێنە لەداخێت واتە باری ئابووری و باری گەشتکردن ڕوو لە کەمی دەکات. باشە کاک ئەتا باسی وڵاتانی چواردەوردر کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش سلێمانی گەشتی بۆ دەکەن مازانین کە گەشت لە تورکیا و بۆ سلێمانی و بە پێچوانە شەوەڕاگیرەوە ئەمە چەندێک کاریگەری لەسەر ئێوە دروست کردەوە و چەندێک ئاستەنگیش بۆ هاوڵاتیان دروست دەکات بۆ گەشتکردن بۆ وڵاتە؟ بەڵێ کاریگەری هەیە لەسەر بازاری سلێمانی وەکو خۆتان نەبینن لەسەر فڕۆکەخانە لەسەر باری دارایی کۆمپانیا نووسینگە گەشتاریەکان چکە وڵاتی تورکیا ژێکێکە لە وڵاتانێک کە لە ساڵ 6 بۆ 7 کارەکانمان لەسەر ئێوە بوو دوای ئەوە ئەنجا وڵاتی ئیمارات و دووبەیە ئەمانە خۆی لە خۆی ئەبێتە زەرێک بۆ کۆمپانیا نووسینگە گەشتیارەکان چکە ئەوەنێکە ئیشەکانمان بەرەو کەمیڕات و بڕی داهاتی تر کەمترێکە بێت و سبێنێت لە کاتی پێدانی باج و ئەم شتانەشە تەسیرێکی زۆری بێت لەسەرمان چکە ئەم شتانە لە کاتێکا کە تۆ ئەچی باجەیی بە ملاحەزە وەرناگیرێ زۆر بەداخەوە لەلایەن ئەو بەڕێزانێکە لە شوێنانە کە خەمڵێنەری باجەکانمانن دووەمینیشان بۆ هاوڵاتیان و
و بۆ گەشتیارانیش دەبێتە هۆی مای ئەوەی کەیتر ئیشەکانیان ڕاگیرە ئیشەکانیان بۆ سێ سا دوێنێ و پێرە لە ڕۆژی جومعە کە خەڵکانە گوستیانە بڕۆن لێرەوە ویزەکانیشان پێ بوو هەنێکیشانە بۆ دەرچووە کە لە سێ نووسراوە ویزەی فامیلی ویستیانە بە سنگلی سەفەرکەن نیان هێشت و ئەمە لەگەڵ ئەوەی کە ویزەکەشی زێرەکە بەشێک لە پارەی بلیتەکەشی زێرەکە بۆی کە نایڵن سەفەرکات.